ناوی خوا ئێوارە و هەموو کاتێکتان باش سڵاوتان لەبێت و ڕۆژ و تەعاتان قبول بینەرانی بەڕێزی شاشە ڕەنگینەکەی کورسات و ماڵەکەی هەمووان و بەرنامەکەی خۆتان کەوان تا کەوان فەرموویەتی سەروەری مرۆڤایەتی لەگەڵ بینینی کەوانی مانگا دەست بکەن بە ڕۆژوگرتن و لەگەڵ بینینەوەی کەوانەکەی ترا ڕۆژەکانتان بشکێن و دەست بکەن بە جەژنگرتن یان بە جەژنکردن لە نێوانی دوو کەوانە ئێمە ڕێز وەدەب و خۆشەویستیتان پێشکەشەکەین و هیوادارین ئێوەش نوێژ و ڕۆژ و تەعاتان قبول بێت و لە دوعا و نزاکانتانە ئێمەتان لەبیر بێت. ئەم ئێوارەیە گەر تایتڵەکە بخەینە سەر شاشەکە باس لە جۆرە جیاوازەکانی ڕۆن و زەیت و سرکاکەین و باس لە ڕۆڵ و کاریگەریانەکەین لە بەرزکردنەوە یان نزمکردنەوەی چەوری خوێن. ئەو بابەتەی کە بۆ هەمومان گرنگە و سەرنووسان دووبارە بۆ ڕاکێشمەوە هەتاوەکو ئێستاش کە قسەی تیاکەین داتاکانی ڕێکخراوی تەندروستی جیهانی ئەوە دەرەخات کە هەتاوەکو ئێستا باوترین هۆکاری مردن لە دنیادا بریتە لە نەخۆشی خوێنبەرەکان یاخود ملولەکانی خوێن کە لە باوترینە بریتە لە جەڵتەی دڵ دوایەوە جەڵتەی دەماغ واتە دوو باوترین هۆکاری مردن لە دنیاە پەیوەندی بە کۆبوونەوەی چەوریەوە هەیە لە ناو خوێندا ئەوەی کە لە بەردەستی ئێمە دانراوە کۆمەڵێکی زۆر لە ڕۆن و زەیتی جیاوازە لەگەڵ دوو جۆر ترشات و هەروەها دوو جۆر زەیتون و دووسێ جۆری تر لە ڕۆن لەگەڵ تاوەیە کە بەتەما بوو ناوساجی تامە دروستکەم بەڵام برادران بیریان چوو بوو کە پەرەمێز و شتم بۆ بێن لەبەرەوە بەداوای لێبوردنەوە ناتوان ناوساجەکە تامە دروستکەم بەڵام لە باتی ناوساجەکە باسێکی هینتان بۆکەین سەمون بەتەمای سەمونەکە لە ڕۆنا سوورکردنی جابی خۆین چونکە لەمە خیرانە بیستمەڵێن ئەگەرنان یان سەمون لە ڕۆنا سووری کەیتەوە ئەو کاتە زەرەرەکەی کەمترە بێ بۆ قسەکردن دەربارەی ئەم بابەتە دوو بەڕێز میوانداریەکەم کە تا ڕادێشی زۆر پسپۆرەکان دوورە لە یەکەوە بەڵام چەوری خوێن هەردووشیان کۆکاتەوە بە یەکەوە ئەوانیش بەڕێز دکتۆر محەممەد جەباری پزیشکی پسپۆری یان پسپۆری کلینیکی خوارک کە اختصاسیشی نادرە هەیە و لەشە ساغ بێ و یەخوا بەخێر بێت. سپاسەکەم کاکتۆری جان زۆر مەمنون. طبعا بە ناوی خۆی گەورە و میهرەبان داواکارم لە خۆی گەورە ڕۆژ و تاعەت لە هەموو لای قبولکە ئامین. باسی برادەرەکەم بۆ بکەی کە دوێن تەلەفۆنی بۆ کردو تیچیم کردووە سەی ڤیدیۆکانیشی کردووە ئیسوادێکی کردووە لە محاضەڕاتی بەڕاستی ئەو چەند بەرنامەیەکمان کرد لەسەر زەیت و ڕۆنەوەوانە شڵای سوادەیەکی ئەگەێنین بە ئینشاءڵڵا سەیری کردووەویش لە ئارشیفە کۆنەکانمانە تەماشای کردووە دە ئینشاءڵڵا سوودی لێ وەرگێ ئینشاءڵڵا و بەڕێز هەڤاڵ حەمە خالید کە ترشات فرۆشە و لە باو باپیران و خەریکی ترشات فرۆشتن و پێشترەوە شەربەچی بوونی هەر ترشات فرۆش پێشتر لە قەبەکەمان شەربەچی وە ئیداپیرمە ئێتر وردە خۆمان بووین بە ترشات فرۆش یاخوا بەخێر بژی سپاس کاک هەڤاڵ بۆم باس بکە ئێوە جگە لە خۆت کە تۆ ئێستا سەحەبی یەکێ لە براندە گەورەکانی ترشات و سرکەی لە سلێمانیە واتە سەوڕەکەم لە کوردستانیش ئەشکاگەدارم بۆ کەرکووی شێبەیت و بۆ هەولێری شێبەیت و بۆ هەڵەبجە شوێنێری نەخێر ناینێری ئینشاءڵڵا هەڵەبجە و زۆرکیشیەتە سەر چۆن لە باو باپیران و ئەم پیشێتان وەرگرتووە کاکە دکتۆریان ئێمە با بڵێ من لە ئەوڵەوە کە لە بەردەستی باوکمان فێر بووم لە دوکانە هەم خوێندومە و هەمیش ئیشم کردووە لە ساڵی 2000ەوە بە تایبەتی ئیشم کردو لەسەر ئیشی ترشات و زەیتون و لەم چەند ساڵی ئەخیریشە سرکە جەنابی باوکیشت هەر ترشات فرۆشە باڵێ با بڵێن باپیرم کە لە قەبەکەی شەربەچیە مامێکم وردەوردە دەستی کردو بە ترشات فرۆشتن ئیتر باوکم و مامەکانی تریشم لەوە فێر بوون و پەریان بە ئیشەکانەوە ئێستا جەنابەت جگە لە ئیشی ترشات ئیشی سرکەشەکەیت با بڵێن بە هۆی بە پەیوەندی بە دوکانەکەم وە سرکەکە با بڵێن ئیشی ڕئیسەکەمان سرکەیە تا سرکەمانەبێ ئیشەکانی ترمان بۆ ناکرێت بەڵام ئەم چەند ساڵی ئەخیر بە تاوەتی ئیش لەسەر سرکەی سێوەکەین کە خەڵک زۆر ئیسفادەی لەکردووە سفادەی لێ کردووە اینجا ئەوە بابەتە زانستەکەی لەگەڵ دکتۆر محەممەد باسەکەم دکتۆر ئەگەر بێئەدەبی نەبێ حەزەکەم بێت سەر لە کاگەڤاڵ بکەم اینجا ئەمە خزمەتە کاگەڤاڵ ئەمە هەردووشیان ترشاتی سوورە باڵێ جواب برادەرەکانم و ئەوە ئەینەم بەسەرمە بۆ دوای خۆم بوومە ماڵەوە عافێت بێ قوربان بەس نادوای کەوچکمە ناوتم بە کەوچک لێ خۆمەوە ئەمە فەرقیان چییە؟ باڵێ ئەوەی دەستی چەپت ئەوە سرکەی ترەی خۆماڵیە باشە ڕەنگیتیانی و سروشتیە ڕەنگیتیانی و سروشت باڵێ ئەمە کەرەستەکانیان یەکشتر باوڵێن ترۆزی و سێ و قەرنابیت هەمووی لە خوێە پەروەردە کرا و سۆر کرا و عینیشتر ئەمەی دەستە ڕاستت کامل کیمیاویە هەم ڕەنگەکەی و هەم ترشەکەشی هەم ڕەنگەکەی هەم ترشەکەشی پرسیاری ئەوەت لێ بکەم تەبان سرکەکە بەکارن سرکەی مڕەکەزی پێڵێن باڵێ ڕوونیەکەنەوە باڵێ ڕوونیەکە ڕەنگەکە لە چۆکڕن
ڕەنگەکەش هەر لە بەهارات فرۆشەکان بە جملەی کڕین و ڕێگە پێدراوە بۆ خواردن. بەڵێ سەلامەتە بۆ خواردن هیچ کێشەیەکی نییە. یعنی ئێستا گەر من کاگەڤاڵ لەم دوانە بەخوا برادران دەمم ئاوی کردوانە ئێستەوە ئەوە برادەرەکانیش تاوین پێکەن لە ستۆدیۆ ئەگەر کەوسکێکی لێ بخۆم و لە کامیان بخۆمەوە بەتەکیید ئەوەی دەسە چەپە ئەوەی دەستە چەپ هەتا دەسە چەپ وەستا بێ گوناحاوی دەسە ڕاست باش ئەمەیان کە سرکەی خۆماڵیە تۆ فەرمی ئەوە هی خۆیەتی تۆ با من تۆ لی خۆینەوە جارێ ئاوا بەدخەستی بخۆنا بکەین ئاساییە نۆشی گیانەوێ طبعا ئەمە باشتر وایە بکرێت ئاو ئەگەر تون ینی زۆر تون نەبێت سرکەکەی ئەو کەسانەی کە کێشەی گەدەیان هەیە بۆ ئەوان زانتان تستیشی بەرە زانارەچی تا باش باشەگەرەوە ئاوکەی بەردەستی خۆشە هەیە بەخوایتت برادرام منیش حەزم لە ئەوە هەیە لەگەڵیا بڕۆم بسم الله ئەمە لە چۆ دروستیەکە دکتۆری بەڕێز خۆی باڵێ زۆربەی کڕیارەکان دەستکردەکان پێ خۆشترە وەکو تام بەڵێ ینی هەیە حەزی لەوەیە بەدەست خۆینە ینی زۆربەی کاتیانی ئەرزانێکەوە خۆماڵێ ئەرزانێکە هیچ زەرێکی نییە بەڵام زیاتر کڕیاری ئەو سوورێ سرکە خۆماڵێکە لە نرخەکە ئیفرۆشن کیلوێکتر شاد زۆری فەرق نییە لەگەڵ دەستکردەکە من نەخێر کەمێکی فەرقە یعنی دوو بەرامبەرە نە سێ بەرامبەر یعنی مەسەرەن لە کیلوێکە 1000 دیناری فەرق هەروەندەی فەرق باش تەمەسەرنووسان بۆ ڕاکێشم ڕێزان خان پێشتر چۆتە دوکانەکەی کاک حەڤاڵ لەوێش راپۆرتێکی ئامادە کردووە کەمێکی راپۆرتەکەوی شەبینین بەڵام با لەگەڵ دکتۆر محەممەدە دەست بکەین دکتۆر لە سرکەکە دەستەکە لە ڕۆنەکەەوە وڵی باز ڕۆنەکان بۆ هینکەم با تەواوی کەین انشاءالله دوای دینەوە سەر بکەم باش بەس بام یەک پرسیاری یەک پرسیاری سەریع لە مەسەلەی سرکە و دابەزانی چەوری خوێنە جارە پێش چەوری خوێن سرکە خەڵک زعیفەکە سرکە خەڵک زعیفەکە پرسیارێکە بڵێ ئەبێ بەرنامەی خۆراکی لەگەڵا بێ بەرنامەی وەرزشی لەگەڵا بێ ئەم دوانەواتە گۆڕانکاری لە شێوازی ژیان سرکەش بەشێک بێ لە بەرنمەکەی لەو بەرنمەیەواتە بەشێک بێت لە خۆراکە تەندروستەکەیە هەندێک توێژینەوەی زانستی هەیە ئەڵێ ڕۆڵی هەیە بۆ دابەزاندنی چش بەس کەمە زۆر نیە ئەی بۆ چوری خوێن بۆ چوری خوێن هەیە ڕۆڵێکی باش ڕۆڵی باشی هەیە باشی سرکەکە بەتانەلەسز هەیە ینی کۆکراوی توێژینەوە زانستیەکان هەیە لەسەر بابەتی سرکە ئەوەی تر لە زانستە پێڵەن گۆڵد ستاندرد بڵین پیاوانەی زێڕی لە لووتکەکە جەنابی دکتۆر هەر لەو بابەتێک پرسیاری کۆتایی لەسەر سرکە لە جەنابەت بکەم سرکەکە پێش ناخواردنی خۆیان لێ ناخوارد بە دڵنیا باشتر وایە دوای نان خواردن چکەوە کوتم سرکەکەشە بێ بە سروشتی بێن کاکتۆر نەبیرمان نەچێت سروشتی دروست کرابێ سرکەکە مهمترین خاڵی ئەوەیە کە سرکەکە سروشتی دروست کرابێ دروستکردنەکەی قیمەتی خۆراکەکەیە تێ بەڕاستی یعنی ئێمە ئێستا ئەگەر بە دکتۆر محەممەد جەباری بڵێن وکو کاگەڤاڵ فەرمووی ئەم ترشاتەیە لە سرکەی مڕەکەس دروست کراوە سرکەی کیمیاییە تەڵەب لەسەری زیاترە ئەوەی کە لە مڕەکەزەکە کیمیایەکە بەڵام خۆماڵیەکە تەڵەب لەسەری کەمترە بە بۆنی سعرەکەیەوە نەخێر لەوانێ بۆی تامەکەیەوە بۆی تامەکەیەوە خەڵک بەو تامە ڕاهاتۆ زیاد بەو تامە ڕاهاتۆ بیدایەتیش خۆی بە پەرەمان بەوەیاوە لەم ئەخیرانەیە زیاتر دەستمان کردو بە سرکەی ترێ و خۆماڵی ئەگەر ئەسم لە دکتۆر محەممەد پرسیار بکەم دووبارە هەردوو قاپەکە خۆم بەردەستت لە کامان نەنووشی بە دڵنیاییەوە لە خۆماڵەکە ئەوەی لە سرکەیەکی سروشتی دروست کراوە نیعمەتەکانی سرکەکە دروستە بێن نیعمەتەکانی سرکەکە جگە لەوە نیعمەتەکانی سەوزەکان کە لە نایەتی مەسەڵەن نیعمەتەکانی سرکەکە چی نیعمەتەکانی سرکەکە زۆر بۆ نمونە سرکە پۆتاسیۆمی زۆر تایە ئەوەی سروشتیە پرۆسەی دروستکردنی سرکە یەکەم جایی ترشێنن دوای ترشانن بەکتریایە ئیکا بە سرکە حتا هەنێ بینیتیایە کە پێوتری ئەو ملخەڵ دایکی خەڵەکە کە دروست دەبێ ئەو هەموو نیعمەتە و چین باش باوەڕین باشەکە لەو سرکەیە نیعمەتەکانی با پێ بڵ یەکەم شت پۆتاسیۆمێکی زۆرتیایە ئەو کەسانەی کە زەختیان هەیە باشە کە زەختیان هەیە و کێشیان لە پستانی خوێن هەیە پێمان باشە سرکە بخۆن بەڕاستی خاڵی بەڵام جگەی حەبی زەختەگرێتەوە نەخێر تەنها هاوکاریە ئەو کەسی زەختی هەیە مەجالیتیانە بێ عیلاجەکەی خۆی بخوابانە یارمەتی دەرن بەڵام تۆ بیخۆی یارمەتی دەرە بۆ ئەو سرکە بخۆی بیارمەتی دەرە بۆ ئەوەی توش نەبی کاک دکتۆر هەموو ئەم ڕێنمایە خۆراکیانەی کە ئێمە بە بەردەوام خەریکین ئەیڵین و بڵاوی ئەەکەینەوە بەس بۆ ئەوەیە
خەڵکێکی تەندروست بین ومەتێکی تەندروست بوون خەڵکێکی با بڵێن گەلەکەمان گەلێکی تەندروست بێ بەڕاستی بابەتەکەوەی فەرمووت یارمەتیەوەدا بەرزەفشاری خوێنت یارمەتی ئەووادا بەشێکە لە پێیەکانی لەش ساغی بەشێک لە پێیەکانی لەش ساغی وتمان خۆراکە خۆراک اینە سەر مۆزوعی سرکەکە بەشێکە لە خۆراکی تەندروستی واتە ناکرێ مەسەلەن بۆ منیسە یەک دنیای هی سوودی سرکەت بۆ باسە کرد یەک دنیای سرکەی سووە بە ڤیدیۆی توێژە بێزاوەستێنەکان وەکوتم سرکە بۆ پەسانی خوێن باشە بۆ چەوریەکانی خوێن سرکە باشە بۆ مهمترین شت دەیتر ئەمە گرنگترین هینێتی کە وەصفێتی بۆ سرکە بۆ تەندروستی قۆڵۆن باشە ئەو بەکتریایانەی کە لە قۆڵۆنە باشە بین سرکە چی تایە پرۆبایۆتیکی تایە پرۆبایۆتیک یعنی بەکتریای سوودبەخشی تایە خودی خۆی یعنی بەپێی توێژینەوە زانستیەکان تقریبا 6 جۆر زیاتر لە 6 جۆری بەکتریای سوودبەخشی تایە لە سرکەیە تۆ ئێستا هەزارەها توێژینەوەی زانستی هەیە لەسەر تەندروستی قۆڵۆنت چەندە باش بێ ئەوەنە با بڵێن لەشت باشە بێ لەشت ئالێر لێت وەرەگرمەوە سەرنجشتان بۆ ڕاکێشم لە زانستا کۆڵۆنی مرۆڤ پێوترێ مێشکی دووهەم لەبەرەوەی کە زۆرترین دەمارەخانە لە لەشی مرۆڤ لە ناو مێشکایە دووهەم زۆرترین ژمارەی دەمارەخانە لە لەشی مرۆڤ لە ناو کۆڵۆنە بەمانایتر ئەگەر تەندروستی کۆڵۆنت باش بێت جگەلەوەی کە تەندروستی گشتی لەشت باشە بێ مێشکیشم مرتاحە بێ بارها لە کۆڵۆنە لە ڕیخۆڵەیە ئەم سرکەیە کە ئەم بەکتریایانە سوود بەخشانە کە ئەڕۆنە کۆڵۆن جۆرێک لە ترشە چەوریەکان بە دەرئەدەن کە پێوترێ شۆرت چین فاتی ئەسید بەم شۆرت چین فاتی ئەسیدانە بێجگە لە شۆرت چین فاتی ڤیتامین کەیش دیسانەوە دروست دەکەنەوە بەکتریانە لە ڤیتامینکەی بۆ خوێنمەین دەوری زۆر بەدڵنیان ئەم چەوریانەی کە پێڵن شۆرت چۆن فاتی ئەسید دیسانەوە هەڵەمژێتەوە لە لەشایەت ڕۆڵی هەیە بۆ دابەزاندنی چەوری لە خوێنایە ئای بیسوومە بە خەڵکەڵێن سرکە مەخۆ قەڵەوەی لە بەردامی ڕێزی مشتا بۆی دانانی چێرۆشتانی ئەڵەمەی خۆڵە سرکێ نابێتی خۆی نا سرکە ڕۆڵێکی باشی هەیە اینجا یەکێک لەوانە کە بۆ هۆرمۆنەکان ئەوەی کە بۆ دابەزاندنی کێشەیە بۆ مۆزوعی هۆرمۆنەکان و با بڵین خودی خۆی سرکە یعنی کەسێک کە کێشی کەم بێ ئەتوانێت سوودی لێبینی ئیسفادەی لێبینێ بۆ کێشی یعنی هەردوو ڕۆڵەکە ئەبینێ واتە بۆ لەبەرەوەی کاریگەری لەسەر هۆرمۆناتەکە لەو کاتەیە ڕیخۆڵەکان با بڵین تەندروستی ڕیخۆڵە کاریگەری لەسەر با بڵین چالاکردنی ڕێژەی با بڵین هەرسکردن هەیە فلێرەوە ئیسفادەی لێکا بۆ دابەزاندنی کێش باشە لێرەوە دابەزاندنی کێش ڕیخۆڵەکان چەندێک تەندروستی ڕیخۆڵەکان باش و بەکتریاکان باشە ئێستا هەموو توێژینەوەکان ئەڵێن چەندێک بەکتریای سوودبەخشت هەبوو ئەوەنە ڕۆڵی هەیە لە دابەزاندنی چیە لە دابەزاندنی کێشایە یان با بڵین لە ڕاگرتنی کێشە ڕێخستنی کێش ئاوە جوان دووبارەیەکەمەوە سرکەکەی خوێن بە پێشتان خواردنیا دوایان خواردن لەبەرەوەی هەندێک هەندێک کەسێ ئەگەر مشکلەی گەدەی هەبێ ناتوانێت سەرکە بخوات چکە ترشە بەڕاستی لە شایەت لە خودی خۆی ترشە بەڵام لە شایەت ترشێکی ضعیفە ئەبێ بە بەیساواتە ئیسفادەی لێکە لە شایە ئەو کەسی کە کێشەی گەدەی هەیە مەسەلەن بۆ نمونە مایدەی هەیە قورحەی هەیە و تایبەت قورحەی دوانزەگرێ هەیە قورحەی مایدەی هەیە ئەمانە تۆزێک باش نییە ئیلا بەڕوونکردنەوەیەکی زۆر و بمقدارێکی ئەگەر ڕوونی بکەینەوە بۆ ئەم پەرداخە ئەوکە لە بەردەستی منایە یەک کەوچکێکی چێشتی سرکەیە یەک کەوچکی تشتی سرکە ئەمە پرسیاریەوە بکەم ئێمە معلومی جەنابتەکە بە خەڵکەڵێن ڕۆژی 80 پەرداخاو بخۆرەوە بەڵامەڵی لە کاتی نان خواردنا ئەو مەخۆرەوە خەڵکێکمان هەیە فێر بۆ لە کاتی ناخواردنە ئیلا بە شتێک خواتەوە یان خواردنوشی گازیە خوا یان مەستا و دۆ ئەخوا چۆنە ئەگەر ئاوەکەی خواردەوە سرکی فکرێکی باش زۆر باش فکرێکی باش زۆر باشە چونکە تۆ یارمەتی خۆی بۆچی ئەوترێت ترش لە کاتی ئال لە کاتی ناخواردنە با بڵێن هین مەخۆ بەخۆ بۆ ئەوەی ئەو تشەڵۆکەی مەعیدە باشترین هین بێ تەرکیزی بێ ڕوون نەبێتەوە بە تۆ ئیزافە ڕاستە ئاویتیەکەی بەڵام ترشی سرکەکەیش مهمە بۆ ئەو بابەت جا لێرە سنووسان بۆ شتێ ڕاکێشم بە ڕێزان سەرباری سوودە زۆرەکانی سرکە لە کاتی خواردنەوەیە ئەگەر
نەزانی چۆنین خۆی تۆ دەبێتە هۆی توانەوەی مینای ددانەکان. ئایا ماڵی سرکەمە خۆنەوە نەخێر بیخۆنەوە، ئایا من خۆم سرکا خۆم بەڵێ خۆم سرکا خۆم، بەڵام چۆنەی خۆم بە پلەی یەکەم یان لە ڕێگەی پەرداخ کەوچکێکەوە ڕوون یەکەم لە ناو پەرداخەکەی خۆمەوە، یان ئەگەر خواردمەوە لە کەوچکەکەەوە یەکسەر پێش ئەوە دەمودانم شۆردووە سە پێش بێمە بەرنامەکە دەمودانم شۆردووە، دوای ئەو ئاو لە دەم وەرنایەوە بۆی کە فلۆراید بە دەوری مینای دانەکانمە کۆتێک دروست بکات و ڕێگە بگرێت لە توانەوەی دانەکانم خۆ ئەشتوانن قامیش یاخود قەسەب بەکاردێن لە کاتی خواردنەوە و کاتە کاریگەری زۆر کەمترێت لەسەر دانەکانتان. دکتۆر ئەمەوێ پرسیاری ئەوە بکەم چکە ڕۆنەکانم بیر نەچۆتەوە جارێ با مادام هەر بەمە بەس ڕۆنەکان تاخیرە با بێنەوە سەر مادام هەر بابەتە لەم سرکانی کە لە بەردەستمانە کاکەڤاڵ سرکەکان تو عەزت کێشاوی هێناوتە خزمەت لێم و ئەتوانی بە زەحمەت پێم بڵێ ئەمانە سرکەی چی چین؟ بەڵێ ئەم دوو سرکەی هی منە ئەویان سرکەی سێوی زەردە ئەمەشیان سرکەی سێوی سەوزە. باش ئەمان سرکەی سێوی زەردە ئەوە زەردە ئەمەشیان سرکەی سێوی سەوزە. باش ئێستاکەوا بێمە سێ سرکەمان لە بەردەستایە سرکەی ترێی سوور بەڵێ وەکو سروشتی بەڵێ باڵاکو سروشتی و کیمیاکەواز دەبێت سرکەی سێوی زەر سرکەی سێوی سەوز. باش دکتۆر یەک پرسیاری بچووک کەم پێش بێمە سەرم دوانە لە سرکەی هینە ئەمە سرکەی ترێ یان ترێی سوور توێژینەوە زانستیەکان ئێمە بەڵێ لە مانگی ڕەمەزانای بەڵێ بابەتی دینی هەیە کە خەڵک پێی ملتەزیمە بەڵام وەکو دوو کەسی زانستخواست قساکەین توێژینەوە هەیە کە لە شەرابی سوور دەکرێت سووتمەند بێ بۆ کرانەوەی ملو لە خوێنەکان و کەمبوونەوەی ئەگەری تووشبوون بە جەڵتەی دڵ و دەماخ دەکرێت سرکەی ترێی سروشتی هەمان کار بکە بە دڵنیاییەوە لەبەرەوەی پۆلیفینۆڵەکانی تایەوە تا دژە ئەکسەکە بۆی قورسی نەکەنەوە دژە ئەکسەدەکان دژێ ئۆکسێنەکان پڕیست دژە ئۆکسێنەرەکان ئەو سرکەی کە تۆ باسێک یەکەوێتەوە سەر ئەو مادەی کە تۆ دروستیەکەی واتە خودی خۆی سێوەکە دژاکسەدەی تایە ئەڕات تاوێت دژاکسەدەی تایە ترێ دژاکسەدەی زیاتر تایە ئەبێ بە دژاکسەدە واتە هەمووی کۆمەڵێ نیعمەتە و باشە بەڕاستی بکابێم ئەگەر دەستمان بگات سرکەی سروشتی ترێی سوور هەمان کارەکات کە شەرابی سوورێکات و حەڵاڵیش بەڵێ بە دڵنیاییە بەڵێ بە دڵنیایی باش اینجا هەندێک خاڵ باس کەم لەسەر بە عامتر شاردەکەیان جارێ باسی نەکەین وەڵا جا من لە خزمەتم سەرستان بۆ ڕاکێشوە دووبارە ئێمە بە خەڵکەڵێن لە ڕۆژێکا 5 پارچەی جیاواز سەوزە و میۆخۆ هەر پارچەی بەقەر مشتێک بێ ئەگەر ئێمە ئەم ترشاتە جوانەمان لە بەردەسا بێ خیاری تایە کەلەرمی تایە قەرمابیتی تایە زەیتونی تایە بیبەری تایە ماشەڵڵا دەمەزانیەوە زۆر ئازانی سێی بن عەرزی تایە سیری عەجەمی تایە ماشەڵڵا حەو کەرەسەی تایە قەرمابیتە کەلەرمە گێزەرە شێلم گێزەریش ئەکرێت ئەم ترشاتی کە ئەی خۆیت جگەلەوەی کە سرکەکە سوودبەخشە بۆ کۆڵۆنت بۆ ئەوەی کە هەر سوود دەرهاوشتن باشتر بکە چەوری خوێن نەهێڵە بەرز بێتەوە لە هەمان کاتا بەشێک بێ لە خۆراکی تەندروست بۆ لەبەرەوەی کە هەموو ئەو کەرەستانی کە تێکرێت بە زمانی برانی ترشات فرۆش ئەو کەرەستانە هەمووی سروشتین و ئەکرێت بەشێک بن لە خۆراکی تەندروست فەرموو ئەوە قسێکیتەوە منی شوستمەوە بڵێم کاگە دکتۆرجان بەڕاستی ئێستا تۆ باسی سەوزەکانە کرد بەڵێ ئەم سەوزانەی کە تۆ تایەتی هەندێک کەسێ خۆی خودی خۆی سەوزە ناخوا بەڕاستی کاگتۆر بەڵەوە ئەو سەوزانەی کە تۆ باس کرد دانەیان دانە بەدانەی کە باسی کردووە خۆی باس پرسیارەکە لێرێ ئێمە سفرەیەکمان هەیە پێوتێ سفرەی تەندروست وایە ئەم سفرەی تەندروستە لەو پێکاتە خۆراکانەی کە دێ عادەتەن لە 5 جۆر خۆراک دێ لەو 5 جۆرە خۆراکەکە بەڵێ لە 5 جۆرە خۆراکەکەیم و خزمەتە لەبەرەوەی کە یەک تۆز کێشە تەکنیکی حەلیکەن کاک هەڤاڵ لەم کەرەستانە کە باسمان کرد کەرەستەکان چەندێکیان سروشتیە یعنی بە فرێشی هێن و بەکارهێنن چەندێکی بە حازری ئەیکەنە نایەوە باڵێ هەمووی سروشتیە لە ئەسڵە بەڵێ دوایەوە سوێریانەکەین فترەیەکە کەلەرم و قەرنابیت بەس ئەشۆرێتەوە و یەکسەرێکینە ناوی ئەین سوێری ناکەین ئەیتر ترۆزەکە سوێرەکرێ خیارەکە سوێرەکرێ بیبەرەکە بەعام سێ و گێزەر ئەمانە هەمووی سوێرەکرێ بەڵێ سەرەکەی من کاکەڤاڵ بۆ نمونە باڵێ ئەسا ئەم بیبەرە بینەرانی بەڕێزبێ ئەوە ناخۆش ئەمە پێڵێن
پۆست خارەکە پێڵەن خار شۆر ئەوە نامە پیسیکەم چکە گیان بەسەر چاوبتاندانێم دوای لێ بخۆنەوە جەماعەتی هێن بۆنتاژەڵە نین ئەڵم بە شێمەش بێڵەکە کە بەخوا ناخۆم بۆیە هەڵمەوە ئەمە خار شۆرەوە نەکڵ ئەمە بە حازری هێنەوە نیە ئەمە ئێمە بە حازرین بە سوێکراوی ئاجا پرسیارەکە من ئەوەیە ئەم بیبەرە هەر بە حازری ئەو بیبەرە بە سەوزی لای خۆمانێک کرد و سوێرەکەین ئاخۆتان سوێن باڵی خۆمان سوێرەکەین خەیار و ترۆزەکە کە بۆم باسکردی هەموو خۆمان سوێرەکەین ئەو خەیار شۆرەش بەس بۆ بابەتێکە ینی تۆزێ تامی جیاوازە و تشیاتەکە جوانەکە ینی بەس لەبەرەوەی بەس بۆ کەرەسێکی سەرەکی نییە ئەو خەیار شۆرە کەرەسێکی سەرەکی نێلانێ ناو ئەو قاپەیە هەرو دانیتیاێ ئەویش تەنها بەس بۆ جوانکردن ئەوە برادران بۆی هۆمدانا من ناخۆم اینجا ئەگەرتانەوێ هەموو ئەم شتانی کە باسمان کرد لە خۆتانی تێک بن زۆر ئاسایە توانن ڕۆنێک بێن و لەسەر تەباخەکەتان داخی بکەن و دووکەڵ بکە و بقرچێ ئەو کاتە زۆر ئەتیادی ڕۆنەکە بێتە هۆی برزبوونەوەی چوری خوێنتان ئەبێتە هۆی ئەوەی کە مەترسی توژبوونتان بە جڵتی دڵ و دەماغ زیاد بێ مەترسی توژبوونتان بە شەرپەنجە زیاد بێ دوور بێ لە گیانتان بەڵام باوەڕتان بە دەستی خۆتان نەخۆشە خەن بۆی وەڵامی ئەمانە بزانین هەڵێگرم بۆ پاشکەمێکیتر بۆی بزانم ئەم سرکانە چۆن دروست دەکرێت و پرسیاریشمە دەربارەوەی ئەم سەمونە دکتۆر محەممەد پێشمەرگ لە بەرنامەیە کاوتی گەورەترین نیعمەتە ساڵن ئەگەر ئاوا بیخۆی خراپە لە ڕۆنا سووریکەیتەوە باشە هەموو وەڵامی ئەمانە هەڵەگرین بۆ دوای راپۆرتەکەی خاتو ڕەزان محەممەد کە ئامادەی کردووە لەگەڵ کاک هەڤاڵە لەسەر شێوازی ئامادەکردنی سرکاوا بینین وەگەڕێنەوە خزمەتتان. لە ساڵی نەوەتەکانەوە پیشەی من پیشەی ترشیاتە ئەو کاتە ئەشم خوێن و ئیشیشمەکە لەگە باوکمە هەتا ساڵی 2000 لە ساڵی 2000ەوە بە تەواوەتی دەستم کرد بەکاری ترشیات فرۆشتن لە شاری سلێمانی لە باو با پیرانمانەوە بۆمان ماوەتەوە زیاتر مامەکانم پەریان پێیاوە اینجا دوایی باوکم وردە هاتە هاتووتە سەری ئێمە. ساڵانی ڕابردوو تەنها ترشیاتی سوور و زەرد هەبووە باشە زەردەکە وردە پەری سندووە لە بەتایبەتی شارەکانی جنوب کراوە بە عەمبە و بەهاراتی ترشیاتی دروست پێوە کراوە زائیدەن کراوە بە ترشیاتی مەحشی لای ئێمەش سوورەکە بە تایبەتی سرکەی ترەی خۆماڵی بووە یعنی ئەوە نەبووە ڕەنگی تیا بەکاربێت سرکەی ترەی خۆماڵی بۆ وردە پەری سندووە اینجا ئیتر با بڵێن دەستکاریمان کردووە سوورەکەیمان جوان کردووە ڕەنگمان بۆ زیا کردووە لە دوای ئەوە پەری سندووە مەسەن ترشیاتی گێلاسمان هەبووە ترشیاتمان هەیە ئێستا بە ئاوی هەنار ترشیاتمان هەیە با بڵێن پێشتر بە شاهانە کە عەمبە و کەچە بوتێکەڵامانە کرد ئەویش زیاتر ڕەنگەکەی بەرەو بەلای سوورە ئەڕوا. زەیتونەکان هەمە جۆرن زۆرینیان بیانین میسڕیمان هەیە تورکیمان هەیە ئێرانیمان هەیە و هەروەها زەیتونی خۆماڵی خۆمانمان هەیە هەم کوردیە هەم عێراقیشە با بڵێن زەیتونێکمان هەیە ئەم زەیتونی بەعشیقەیە با بڵێن هەر ئاو خوێیە زەیتونێکی ترمان هەیە میسڕیە کەلاماتە کە بە ئەسڵ یۆنانیە ئەمیش با بڵێن هەر تەنها ئاو خوێیە زەیتونێکمان هەیە کوردیە هی شارە خۆشەویستەکەی کۆیە هەرمۆتەیە ئەمە تەنها ئاو خوێیە هیچ موادێکی حافزەیتیانە ئەوە چەند ساڵێکی شەبێ زەیتون جۆرا و جۆر کراون بە ڕوو بە هەنار دروست کراوە بە گێلاس دروست کراوە بە برژاوی لە ناو زەیتا هەمانە کراوە بە مەحشی تازەترین زەیتونیشمان زەیتون عەسەلیە کە بەهاراتەکانی هەمووی بەهاراتی ساردن هیچ بەهاراتێکی گەرمیتیان نییە کەمێک هەنگوینی کراوە بەسەرا و تامێکی تایبەتی خۆی هەیە. ئەمە سرکەی سێوی زەردە ڕۆژانە بەرهەمی ئەهێنین هەموو ساڵێکیش هەمانە هەموو وەرزێکیش هەمانە سێوی زەردمان هەیە سێوی سەوزمان هەیە نزیکەی بۆ 100 ڕۆژێک هەڵیەگرین لە دوای ئەوەی کە پێگەیشت ترش بوو بەکتریای سوود بەخش دروستەکە ڕۆژانە ئەی پاڵەوین و ئینتاجێکی کەممان هەیە 20 شوشەیە 30 شوشەیەک باشە. ڕۆژانە ئەم جیهازەی شتێکی بەسیتە با بڵێن هێناومانە ئەی گوشێت ڕۆژانە ئەو بەشەی کە ئیفرۆشین بەشی خۆمان لێرە پرێسیەکەین ئەیگوشین و دانەدانێکێنە شوشە و بە شێوەیەکی ڕێکوپێک بە شێوەیەکی تەندروست بە شێوەیەکی پاکوتەمیز ئیتر هێواش دایە پۆشیت بەم شێوەیە جا ئەم تەختانی بۆ بەکارەهێنین
ئەمان زوو با بڵێن هەر بە دەست و بە خام و بە مەلمەل و بە سوزگی ئەمان گوشی ئێستا تقریبا ئیشەکەی وە سورعەت کردو. لە دوای گوشینی سێوەکە بە تەواوەتی سرکەکەیمان وەرگرتۆ و ئیتر ڕۆژانە ئەیکێنە شوشەوە. ئێستا ئەمە سرکەیەکی سێوە بەبێ هیچ پارێزەرێک بەبێ موادی کیمیاوی بەبێ ڕەنگ بەبێ لیمەندۆزی و مەجموعەیەک دەرمانی ترش. ئێستا تێکەڵەیەکی ترشیاتی سووری خۆماڵی بە سرکەی ترێتان بۆ دروست دەکەین کە ئیتر بەڕاستی ئەمەیەکێکە لە هەرە جۆرە ترشیاتە بەناوبانگەکانی شاری سلێمانی. پێکاتەکانیش ترۆزیە، شێلمە، خەیاری سوێرە، سێی بنعەرزە، گێزەرە، قەرنابیتە، قەزوان و بیبەر و زەیتون و خەیارشۆریش بۆ جوانی و بۆ تامیش ئەکەین بەسەرێ. کەرەسەکانمان بە جوانی پەروەردە کراوە، هەمووی سوێر کراوە، زەد بوون بە جوانی. ئەترێ با بڵێن ئەمانە ڕۆژانە ئێمە دروستیەکەین. ترشیاتی دوکانی ئێمە تەنها بۆ یەک ڕۆژ عەرزەکرێ و ئەفرۆشێ. ئەمە ئێستا ئامادەکردنی ترشیاتی سرکەی ترێی خۆماڵیە. زۆربەی کات پرسیارە کرێڵێن چۆن ترشیات ئاوا بە کاتێکی کەم دروستە بێ. لە ڕاستیە کاتەکە بۆ دروستکردنی سرکەکەیە. سرکەکە لە ماوەی 40 شەوێکە دایانی تا پێئەگا. بەڵام بە سرکەکە کە پێگەیشت هێنات لەگە کەرەسەکە تێکەڵاوت کرد لە ماوەی چەند کاتژمێرەکە ترشاتێکی تەواوەتی لێ دەرەچێت. جا لە مانگی ڕەمەزانە زۆر خواست لەسەر ترشیات و زەیتون هەیە، خواست لەسەر هەموو خواردنەکان هەیە، بەڵام زیاتریان ترشیاتە بە حکومی کە بۆنی خۆشە، بۆن و بەرامێکی جیاوازی هەیە، پێکاتەکانی لە سیری عەجەم و بیبەر و قەزوان و ئەمانە با بڵێن ڕۆحی بۆنەکان. دەستخۆشکەری و ماندوو نەبوون بۆ خاتوڕەزان محەممەد و بۆ ستافی کاکەڤاڵکە بە سوپاس و خسمای تازێتەوە لە دوکانەکە. دکتۆر لە کاتی راپۆرتەکە کەدا بەزیەک نەقەشەی زۆر خۆشتان لەگەڵ کاکەڤاڵ کرد. خەیرات واری بکەنەوە. بەشفەرم پرسیارەکەتی لێ بکەرە کاکەڤاڵ. پرسیارەکەمەوە بوو لە سەبارەت بەو مقدارە خوێی کە لە با بڵێن بۆ ترشاتەکان چەندی خوێی تێکەن بۆ. لە ڕاستی ئەمە بە قیاس خوێی تێناکەین. ئەمە خوێک ئەتوێنینەوە لە ئاوێکا بە تەواوەتی یا بڵین گیراوەکە تێرە بێت لە خوێ. دیگەی بەسەر کەرەسە سەوزەکانە پێشەوە شۆرا و نەتەوانێت کە زرد بوو سوێر بوو عادەتەن ئەمە هەڵەگیرێ چەند مانگێک بە حکومی ئەو خوێ زۆرە نەبێ نامێنێت توچکە نەرمە بێ خراپە بێ. کە باسمان کرد لە بەرنمەکەوتی ناکرێت بە بێەوەی سوێریکەن ئەو ترشاتە دروستکەن ئەتوانین دروستیکەین لاانێت تامیشی زۆر بە لەزەت بێ بەڵام ڕۆژە دوو ڕۆژەمێنێتەوە. بەس ئەگەر لە ڤیدۆکەش دیقەت دابێ ئەو کەرەسانی کەمە پێشوی سرگەکەی تێبکەین لە دوای خوێەکەی کەینەوە ئاو بەڵێکینەوە ئاو تا بە تەواوەتی ئەو خوێیەتە دەرەوە بەست لە سا 5-6 ئیتر تەسەوڕەکەم 5 و 6 خوێی کارێ. کاک دکتۆر هەندێک خاڵ هەیە تێڕان ئەو خاڵانەی کە گرنگن ئێمە سەبارەت بە بۆ سەبارەت بە ترشات. ترشاتی ترتان هەیە بە چی دروست ئەکرێ مەسەلەن جگە لە خوێ شیرینی ترشاتی ئەو ترشاتە شیرینەکانیش با بڵێن ترشاتی ڕووبە هەنارمان هەبوو ترشاتی ئاوی هەنارمان هەبووە ئەوانش زۆربەیان کەرەسەکانیان سوێرەکرێت. ئەمانەی زۆربیان کەرەسە زۆربیان کەلەر مقەرنابیتەکەی لێ دەرچێ ما باقی خوێتیان واتە هەموو ئەو کە ترشاتانەی کە لە بازاڕە هەیە هەمووی سوێرەکرێ بەڵێ
بەڵێ فەرموو دکتۆر. ویستمەوە بڵێم کاک دکتۆر پێشەوەی بڕۆمە سەر ئەم مەوزوعی ئەو خاڵانەی کە لەسەر ترشیات هەیە بەڕاستی لە توێژینەوەکان ئاباسەکە چونکە ئیسە دوایی دیسانەوە پێمان دەڵێن بیخۆین یان نەیخۆین خەڵک وا بیخۆن. بەس بۆیسە جواب دێنەوە بۆی بە جوانی جواب دکتۆر یەک سەر توێژینەوەکان ئالێرەیەک نقطە هەیە جەنابیشە دەرەوەت بینیوە بەڵێ ترشاتی ئێمە دەک لەبەری کەمیوانەکە لێرە دانیشتووە ترشاتی ئێمە زۆر لە ترشاتی دەرەوە سەلامەترە لەبەر ترشاتی دەرەوە هەر هەموو معەلەبە بەڵێ هەمووی موادی حافظەی تایە ئەمان وابزەم تاکە موادی حافظە خوێە ئەویش خوێەکە ئێوە پێشتری خەنەوە ئاو دیسانی بڵێن خارەکە خەنەوە ئاو خوێەکە دەرەچێتەوە ئاوەکە چێتەوە جێگەی اینجا بەکارێنن و سرکەش سروشتیە بەمانایەکتر ئەگەر توێژینەوەکانی دەرەوە نازانم چێڵەنە لەسەر بۆی بۆ زانستی بۆی خەڵک هین نەبێ ینی بۆی بە زانستی باسیکەین سەری لێ نەشێ دیسانەوە خەڵک بڵێ بیخۆین نەیخۆین چی بکەین چی نەکەین بۆی بە جوانی باسکەین جارێ وتم باسی نیعمەتەکانی ترشیاتمان کرد یەکێ لەوانە سەوزەکانە کاکتۆر هەر یەکێک لەو سەوزانە کۆمەڵی نیعمەت خوای گەورە دروستی کردووی تر لە قەرنابیت بێ لە سیرەکە بێ لە سێو بن سێوەکانی بن جیاواز بێ لە برۆکلیەک لە هەر شتێک لەوانەی کە تێکراوە با بڵێ لە جێزەرەکە بێ لە خەیارەکە بێ ئەمانە هەمویان بەشێکن لە خۆراکی تەندروست بەڵێ هەر یەکێک لەمانە کاک دکتۆر نیعمەتێکی زۆر گەورەیتیایە بەڵام ئەبێ بەشێ بن واتە ناکرێ مەسەلەن من بەس بڵێم سیر گۆمەڵێن نیعمەتی زۆری تایە برۆکلی ئێستا نینێکم بۆ ناردی بەڵێ یەکێکم بۆ ناردی ئێستا توێژینەوەیەکی سیستماتیک ریڤیو با بڵێن بە توێژینەکانەڵێ دژە سەرەتانی تایە برۆکلیش و قەرنابێکیش مەگەر ئامەزانی بزەبن هەمان لە هەمان خێزانە واتە ئەمانە پڕن لە دژە ئەکسەدا پڕن لە ڤیتامینات پڕن لە کانزاکان ئەم هەموو نیعمەتە لەو سەوزەیە هەیە بۆیە لەسەر سفرەی خۆراکی تەندروستە بەشێکی زەبەلاحی گەورەی پێدراوە لە خۆراکە تەندروستیەکە ئەمە سەبارەت بە هینەکە دکتۆر ئەگەر قسەکەت بە ئاسان کەمەوە بە خەڵک بڵێ بیخۆن بەڵام وەک بەشێکی تەواوکەر لە خۆراکی تەندروست هێمەوە سەرچی بۆ ئەوی ئێستا مەسجەکە گەێنم خاڵی ئەو خاڵانەی کە لە سەری هەیە لەسەر مۆزوعی با بڵێن ترشیادەکە یەکێ مۆزوعی سوێریەکەیەتی بەڵێ ئەو سوێرە عادەتەن ئێمە خۆتان ینی خۆت ئەزانی ئێمە لە ڕۆژێکە مەسەلەن خوێ تقریبا مقدارێکی 6 گرامەوە زیاتر کەوتکە چانا لەوە زیاتر مەسەلەن ئینسان نابێت زیاتری بکە بەس ئەگەر زیاتری بکەی ئایا تووشی نەخۆشی ناخێر تووشی لەوەیە نەخۆشی نەبێ بە ماوەیەکی زۆر ئەگەرەوە شێوازی ژیانت بیام گا تووشی کێشە و مەشاکل لەبی بەڵام بە پێی توێژینەوە زانستیەکان و گایلاین و با بڵێن دەستورەکانە بێ لە خواری 6 گرام و بە خوارەوە بێ فەیەکێک لەوانەی کە لە سەرەتی خاڵی لەسەر بەوزۆی با بڵێن ترشیادەکە سوێریەکەیەتی یەکێک لە خاڵەکان شیرینیەکەیەتی کامانیانە کە ئەوە بەو شێوازە یەکێک لە خاڵەکانی کە توێژینەوەکان باسێکن ئەڵێن سرکە ئەفم کە ترشیات نایتریتی تایە ئەم نایتریتە ئەبێ بە نایتریت بەڵێ لێەوە دوایە بێ بە نایترۆسماین ئەو نایترۆسماینە پێویست ناکە ناوەکەی بزانن ئەمە على ئەساس ئەگەر بەردەوام بی لە سەر خۆراکی بەو شێوازە ئەمانەیش تۆزێک مەشاکلی مستقبلی هەیە على ئەساس کارسینۆجنیکە ینی شێرپەنجەکەرە بەڵام لێرەیەک شێرپەنجەک کاگە بەڵام ترشاتی تۆ کە ئێستا لێرە داتناوە تاوەکو چەندێک خراپ نابێت ئەگەر لە دەرەوەی ساردکەرەوە بێ تەسەوڕەکەم 15 ڕۆژ بمێنێتەوە خراپبوونەکەشی چییە لەوانەیە ئەوەی من لە سەری زانی بێتم لەوانێت تۆزێ نەرم بێ بە کەڵکی خواردن لە باشترین حاڵەتە چەندەکەمێنێتەوە لە باشترین حاڵەتە لە ناو سارکەرەوە مانگێکەمێنێتەوە مانگێک ئێوەی کە لە حازری کڕیت 6 بانگ بەلایکەمەوە هەیەە ساڵ ئەمێنێتەوە فلێرە دکتۆر من تۆوانە لە یەک شتاجیا ببینەوە ئەگەر چی تەسەڕک مەر کۆکیش لەیسە کۆکی بن مۆزوعک ئەو ترشاتی کە لە توێژینەوەکانی لەسەرکراوە ترشیاتی دەرەوە هەموو معەلەب و حازریە بالضبط لە کاتێکا ترشاتی ئێرە نازانم چەند ترشات فرۆشمان هەیە لە سلێمانی 6 دانی ڕئیس بە هەموو کوردستانەوە 30 ترشات ئەگەر 50 ترشات فرۆشیشمان هەبێ من بەباتی هەر هەمویان ئەپشاتێم کە ترشات فرۆشی موادی حافظە ناکات ناو ترشاتەکەیەوە بە معنایەکی تر ئەم ترشاتی ئێمە لە ترشاتی دەرەوە ئەوەی کە توێژینەوەکانی لەسەرکراوە زۆر سەلامەتتر و سوودیشی زیاترە قسەکەی تۆ تەواوە بۆی بۆ ئەوەی من نامەیەکی ڕوون بدەین بە هاوڵاتیان یەکەم خاڵی یەکەم شێوازی دروستکردنەکەی بێ سروشتی بێ ئەمە خاڵی یەکەم خاڵی دووهەم ئەم ترشیادەیە
چۆن با بڵێن چۆن حەفزەکەی لە ماڵەوە چۆن ئەی پارێزی لە ماڵەوە لە کوێ دای ئەنەی چونکە شێوازی دانانەکە و شێوازی پاراستنەکەی بەڕاستی کاریگەری ئەکا لەسەر خودی ترشیاتەکە باشە خاڵی سێم بۆ ئەوەی سوودە ئەو هەبوو سوودەی کە باسمان کرد چی لە ترشاتەکە بێت چ لە ئەو سەوزانەی کە تێە بێ بەڕێی من بە زیادەخۆری تیا نەکرێت کار دکتۆر هەموو شتێک مامناوەندوی بڕی معقول لە ترشات لە ڕۆژەکە چەنەکە دکتۆر من ناتوانم بڵێم بڕی معقول لە ترشادێکە بەڵام شخص بۆ شخص کار دکتۆر بێگوڵین فەرقەکە ئەمە پێوترێ شخصیە یعنی نەفرێک هەیە لەوەیە بە سرکەکە کێشەی تا دروست نەبێ نەفرێک هەیە لەوەیە زەختی هەبێ ترشاتەکەی شەخوات لەوەیە زەختی دێ بەرزەوە نەبێ بۆ لەبەرەوەی سەوزەیتیایە و ترشاتەکە بە سرکە دروست کراوە و پۆتاسیۆمێکی زۆریتیایی احتیمالە بەڵام ئەبێت تێستیکە ئەبێت تێستیکە فمەسجەکە بۆ ئەوەی بیگەێنین بە خەڵکی بەم شێوازەیە بۆ هاوڵاتیانی خۆمان یعنی خاڵی یەکەم ترشیات سوودێکی زۆری هەیە بە سروشتی دروست کرابێ چ سوودی سرکەکە بێ چ سوودی ئەو مەوادانەی کە پێ دروست کرابێ و چ سوودی ئەو کەرەستەی کە دروست کراوە هەر هەموو یەکێک لەوانە نعمەتێکی زۆری تایە خاڵی دووهەم پێم باشە بە ینی وەکوتم بە کەم بخورێ ینی مەسەلەن هەموو ڕۆژێ تۆ بیکەی بە قاعیدەیەک چونکە وەکوتمان ئەم سرکەی کەتیایەتی ئەو بیبەریشی تایە مەسەلەن هەندێک کەس لەوەیە مەعیدەی دوایی تووشی کێشە بێ بە بەردەوامی بیخوا ئەگەر کەسە کێشەی نەبێت ئەگەر کەسێک کێشەی نەبێ ڕۆژانە بیخۆی مقدارێکی کەم بخۆی هەموو سوودەکانی بەرەک کاکە بەڵامە چەندێکامی کە لە بەردەستی تقریبا کیلۆیەکە کیلۆیەکە یعنی ئەمە هەر نەبێ بەشی 4 ڕۆژ 5 ڕۆژمان بکە بۆ یەک کەس ینی زیاتر بەڕێی من بۆ یەک کەس بەشی هەفتەیەکشی بکا زۆر بەشی هەفتەیەکشی بکا زۆر باشە زۆر باشە هەم سوودە تەندروستەکانی وەرەگرێ هەم سوودە تەندروستەکانی وەرەگرێ و هەم نیعمەتەکانی وەرەگرێ و هەم دوورە بێ لە هینەکەی باش لە زەرەرەکانیش کاکە باڵ لێرە بنێک پرسایەتی لە جەنابەت بکەم لە دروستکردنی ئەم سرکانەیە ئێستا وای لێ هاتووە نەشت پیشانی خەڵکیان فلان شەرمەند داخست فلان شتی تابوو فلان شەرمەند داخست فلان شتۆنی تابوو چۆن خەڵک دڵنیا بێت لە سەلامەتی ئەو سرکە و ترشاتی کە لە ئێوە یەکڕێ باڵێ کاکە دکتۆری گیان وەڵای ئێمە ڕۆژانە بەڵێن هەفتانە مانگانە سەردانیمانەکەن دیژەکانی قایمەتمانەیە برادرانی تەندروستیمان هەیە سژری سەحەمان هەیە سەردانیمانەکەن ڕێنماییمانەکەن کۆگاکانمانە بینن گەنجینەکانمانە بینن ینی بەڕاستی گەر ساڵانی ڕابردوان بیر بێ لە حوزاشتیان سوێر کردووە بەرمیل نەبووە شت نەبووە یعنی ڕێنمایی ئەوان بۆ وردە ئیشەکەمە بەرەو پێش چووە بەڵام خۆم حەزەکەم هەموو ڕۆژێن بۆ لامان بەسەڕاحەت هەتا ئەوان سەردانمانکەن ڕێنماییماکەن ئیشەکەمە بەرەو پێشترێتێ و پاڵخانەکەن چالاک سالار هەیە کاتی خۆی مەتەمیشە بوو ماڵی چالاک لە ساڵەکەی سلێمانی باڵە ئەو 15 ساڵ لە بەریتانیا هەر ئیشی مەتەم و چێشتخانەی کردووە وت لە بەریتانیا گۆشتی ببورن گۆشتی ژۆر درێژ گۆشتی کەریش بە خەڵکمان کەس نازانێت لەبەرەوەی کە ئەو زەبط و ڕەبت و ئەو گەڕانی لیژنە تەندروستیانەی کە هەیە لە سلێمانی بە قسەی چالاک بە قسەی مندا بە قسەی چالاک وتی لە هیچ شوێنەکانم بینیوە بۆ ئەو شێوەیە ئەو زۆری خۆشەویستن زۆر دەست خۆشکەری لێکردن تۆ ڕەعەت من لە ئەوە لەوانەیە پێم ناخۆش بوو پێوە سەڕاحەتە ئەتازەتە خەریکی ئیشە بیتۆمانە بەڵام ئێستا بۆم دەکەتەوە مەسلحەتی ئێمە لەگەڵ سەردانیکردنی ئەوانە لەخوا بە زیابانی هەموو جارە جێگەی دەستخۆشیە بۆ ئەوان ینی سوپاسمانەکەن دەستخۆشیمان لێکەن زیاتر ورەمان ئێنێ ئەی کاگە باڵەوەی کە ئەبینرێ شوێندا ئاخەن و شوێنی پیسوپۆ خڵامە زۆربەی شوێنەکان وایە یان کەمینەیەکەکەوەیە طبعاً کەمینەیە لە 100% کەمینەیە چەند دوکانێکە داخرێ و ئیتر ئەویش لەوانەیە لە چەند ڕێنمای یەک دەرچوو بێ گینا شتێکی ئەوە گەورە نەبە بەڕاستی باڵێ باش دکتۆر محەممەد با بێمەوە خزمەت جەنابێ ماشەڵا لەگەڵ سرکەکە کاتمان زۆر بلۆچ ڕۆنەکەڵ گرین بەرنامەی تریشە لەگەڵ خزمەت تا بکەینەوە بەڵام سرکەی سێوە زەرد و سەوس کاگە باڵ سرکەی زەرد و سرکەی سێوی سەوس ئەمان ئەفەرموچی ئەوانەی شەر جۆرێکن لە سرکەکان بەڕاستی ئەوش نیعمەتێکی گەورەیە لە نیعمەتەکان و بەشێکە لە خۆراکی تەندروست و من پێم باشە بەشێک بێ لە سەر سفرەی هەموو هاوڵاتیەک بە مەرجێک بە سروشتی دروست کرابێ بە سروشتی دروست کرابێ ئەوانە ئێوەش باست کرد ئێوە دروستەکەن دایمە سروشتی دایمە سروشتی خەممان باش
دوای سرکا خوێنەوە بێکەوە ان شاء الله باشە ئینشاءالله. ئێمە لەگەڵ جەنابتە بەرنامەی گەدوانمان بەس لەسەر مەسەلەی نان کرد سەر دانێوەڵەکان نانیش لەسەر باڵێ هەردووکمان هاوڕا بووین لەسەرەوەی کە ئەگەر نان یان ئار نەبێژرێتەوە بە کەپەکەوە بکرێ بە نان و سەمون گەورەترین نیعمەتێکە خوایەتی بە ئینسان تا ئێستا صاحبی قسەیت صاحبی ئەو قسەیەم نەک من ئەوە بۆ بە دەستور کار دکتۆر دەستوری خۆراکە ئێستا گایدلاینە تو خۆت شەزانی شتێک کە بۆ بە گایدلاین چۆن بۆ بە گایدلاین یعنی هەموو ڕێنمایە خۆراکیەکانی دنیا ئەواڵێن بەشێکی گەورەی هاوتم سفرەی تەندروست لە سفرەی تەندروست بەشێکێک بەشە گەورەکە سەوزە و میوەکانە بەشی دووەمیان هینە دانێوەڵەکانە گەورەترین نیعمەتە لەسەر بۆی زەوی لە دانەوێڵەکانە باش ئەگەر بێژرایەوە کەپەکەکەی لە جیاکرا بەس ئاردەستپێکامێنە تۆ کە بەڕێزان بە دەستی منەوە وایە کامە بەس بەشە سپێکەیەتی ئەو کاتە نیشاستەکەیەتی ئەبێ بەشەهر نابێ بەژەهر بە هیچ شێوازێک نابێ بەژەهر بەڵام نشاستەی زۆرە بێ و کاتە با بڵین شەکری زۆرە بێ کە شەکری زۆرتر بوو لە لەشایە زوو ئەنسۆلین بەرزەکاتەوە بەڵام یەکێک کە وەرزش بکات و والحاصل تۆ پێمان ینی من بگیرم بڵێم بەشێکە لە سفرەی تەندروست لە سفرە تەندروستەکە بچووکە بێتەوە بەمانایشی تر سوودە تەندروستەکانی کەم بێتەوە بەڵام نابێ بەژەهر نابێ بەژەهر باش ئەی کاک دکتۆر لە مەخرانە بیستم ئەڵێ بۆی کە زیانی ئەمنانە کەم بێتەوە با لە ڕۆنا سوور بێتەوە یاعین بە کورتێکێڵە ناوساجی بخۆ سەلامەتترە لە نانی کولێرە یعنی ئەسەم ئەم سەبوونەگەر موێ بیخۆم لە ڕۆنا سووری کەمەوە سەو بەدا خۆکوتم ڕۆنەکەی لێ و تاواکەشی لە بەس ئاگرەکە لێ دێشتان بۆ خۆیان سوورمە کردەوە ئەمە لە تاواکە جاوەڵە هەفتەی داهاتوو نان مەخۆن کاکە هەفتەی داهاتوو لێرە هەر خۆمانەوە ترشاتەکەمان هەیە و ڕۆنمان هەیە و خواردنیشتان بۆیان و ئەڵێ چی ئێستا من بۆی کە وەکو ئەوان ئەڵێن زیانی هەیە بۆی زیانەکانی کەم کەمەوە ئالێ ڕۆنیشی بۆ بقرچێن و سەمونەکە لە ڕۆنەکە سوورکەمەوە و ئینجابی خۆم چۆنە احتیمالە ئەوەی ئەوان باسێکن ئەوان باسی چی ئەەکەن باسی نشاستەکەیەکەن خودی خۆی کاگتوەر ئەم سەمونەیە ئەم سەمونەوە کووتمان ئێستا ئەگەر ئێمە ئەم سەمونە بخۆین کە ئەم سەمونەمان خوارد چکە لە نشاستوەکە وتت خۆتوتت لە بەشی بەس نشاستەکەی زیاترتیایە کە زوو ئەنسۆلینمان بەرزەکاتەوە باشە واتە شەکری خوێن یەکسەردا بڕاتە خوێنەوە بەرزە بێتەوە ئەنسۆلین بەرزە بێتەوە لەو کاتێ بوو ئەوەی ڕێیەکە وایە ئەم ڕێی ئەوان وایە ئەڵێ بوو ئەوەی عادەتەن بەو شێوازە بوو ئەوەی با بڵین گلایسیمیک ئیندێکسی ئەمەتە ئەمە مستەڵەحەکەیە نازانم بەهات بیشی لەم تۆزی قورسە بۆ خەڵک پێڵن گلایسیمیک ئیندێکس بەڵە گلایسیمیک ئیندێکسەوەی کە چەندێک ئەنسۆلین بەرزەکات ئەنسۆلین بەرزەکاتەوە چەندێک شەکر بەرزەکاتەوە لە خوێنە بەپی ئەم گلایسیمیک ئیندێکسە ئەو پێکاتە خۆراکیانەی کە شەکری تایە پۆلیان کراوە پۆلیان کراوە ئێستا ئەمە گلایسیمیک ئیندێکسی چیە بەرزە باشە بۆچی بەرزە معنای چیەواتە من ئەگەر ئەمە بخۆم زوو شەکرم بەرزەکاتەوە لە خوێنە بۆ ئەوەی ئەمە کەمکەمەوە ئەو شەکرە کەمکەمەوە باڵێ ئەو گلایسیمیک زوو شەکرەکە بەرز ناکەمەوە تێکەڵی چاوریەکەم ڕۆنێک پێ باشە لە ڕۆنا سووری کەیتەوە بێ ڕۆنی سوورە ئیدەن مەبەسم قسەکەم ئەوەیە کە من تێکەڵم کرد لە ڕۆنەکەیە واتە با من و تۆ هینیش بەڵێ شەکرەکە بەرز ناکاتەوە ئێستا من و تۆ ئێستا ئەمە من و تۆ ئەگەر ئەمە من بیخۆم ئێستا دوای ئەوەی سووری کەمەوە لە کاتێکی ترا بیخۆم دوای سعاتێکی تر شەکرەکەم بگرم کامیان شەکرەکەی زۆر بەرز کردوتەوە ئەوەی کە لە ڕۆنەکەیە یان ئەوەی لە بەساغێکە بڵین بەبێ ڕۆنە ئەوەی بە ساغەکەیە بەس ئەوەی بە ساغەکەیە شەکرەی زۆر بەرز کردوتەوە مقارنەتەن بەوەی کە لە ناو ڕۆنەکەیە بۆ لەبەرەوەی گلایسیمیک ئیندێکسی ڕۆن سفرە نزمە زۆر نزمە هەر هین ئەنسۆلین هین ناکات باشە بەرز ناکاتەوە فمەوزوعەکە ئەوەیە ئەڵێن بۆ ئەوەی ئەو کەسانەی کە شەکریان هەیە ئەو کەسانی کە شەکریان هەیە کە نانیش ئەخۆن هەر ئەڵێن نان ئەخۆین هەر نان خۆی نان خۆین ئەو سەمونەیە یە ئیمما ئەو نانەیە یە ئیمما بیخەنە ناو چەوریەوە لە چەوریەکی ئاوها بیخۆن یانەوە تا بیخەنە ناو مجەمیدەوە لە ناو مجەمیدەیە بێ 24 ساعات دوایی لە دوای 24 ساعتەکە ئەم جا بیخۆن خەو شێواسە گلایسیمیک ئیندێکسەکەی عەلەسە زابە باش ئێستا من ئەمە ئەو پرسیارەکەم چکە بەردەمەکەەوە کاتی تەواو بێ ئەوەم بیر نەچێ بەردەمەی دا تو بەس باسی ڕۆنەکەی بێ باش ئەگەر تۆ کاتە هەبێ باشە تۆ ئەو ڕۆنەکە ئەی قرچێنی تو دوو کاڵەکە ئەوەیش ئەو کەسانی کە مەسەلەن دژی
ئەو ڕەئیەن ئەڵێن باشە قەیناتوە ڕاستە لێرەوە سوودت پێگەیان لێرەوە سوودت پێگەیان کە شەکرەکەیت بەرز نەکردەوە ئەی ڕۆنەکە چی لەکەی ئەی قرچانەکە چی لەکەی ئەی ئەو هەموو ڕۆنەکە ئەی خوا چی لەکەی ئەی سوتانی ڕۆنەکە و کاریگەری سوتانی ڕۆنەکە کە لەوەیە لە سەریرەکە یعنی دکتۆر ئەگەر ئاسانی بکەمەوە ئەوەی کە نان لە ناو ڕۆنا سوورەکەنەوە بێ بە ناو ساجی بەڵێ ئەگەر بە خەڵک بڵێ ئەوە بخۆ سەلامەتترە لە نانی ساخ وەکو ئەوە نیە بە خەڵک بڵێ جگەرە بکێشە بۆی قەڵەو نەبی تۆ پرسیارەکە وەک بڵێ دووبارەیەکەمەوە بە خەڵکەڵێن ناوساجی بخۆ بەڵێ ئەگەر قارەبوو نامخۆی ناوساجی بخۆ لەبەرەوەی کە لە ڕۆنا سوور کراوەتەوە گلایسمی گندەکسەکەی بەرز شەکرە بەرز ناکاتەوە کەواتە مادام شەکرە بەرز ناکاتەوە قەڵەوت ناکە لە نانی سروشتی لە نانی نان سەلامەترە وەکو ئەوە نیە بە خەڵک بڵێ جگەرە بکێشە بۆی قەڵەو نەبی تقریبن بەو شێوازە ئاڕاکات دکتۆر چونکە تۆ ئەبێ لەم حاڵەتەیە پێوترێ کامەیان باشترە تو ئەمەیان باشترە من لێ سوودی ئەگەر باشە بەدیلی ترت هەیە بۆ ئەوە ناکەی هەفتەی داهاتوو باسی ئەو بەدیراکەی ئەو یەکێکیانەوەی کە ناو مجەمیدا هەڵیەگری خاڵی یەکەم چنانێک ئەگەر بمەوێ هەر من حەزم لە ناوساجی بۆ نمونە حەزم لە ناوساجی خۆی تەندروست نییە وەکو وتمان کە باس بەڵام ئەتوانین بە شێوەیەکی باشتر ئامادە باشە من بە چی شێوازێک بتوانم کەمترین زەررم پێ بگێنە باشە کەمترین زەرر پێ کاک دکتۆر ئێمە یەک شتێک شەیە ئەم لە شەی مرۆڤە سوبحان الله خوای گەورە وا دروستی کردووە بە ڕۆژێک و دوو ڕۆژ و سێ ڕۆژ و چوار ڕۆژ بگرە مانگ و ساڵەوانە لەوەیە کێشەی بۆ دروست نەبێ چونکە لەش بە شێوازێکی زۆر یعنی ئێتیقان دروست کراوە بەرگری لە خۆی ئەکا لە ناوساجێک و دوان هیچی لێ نایە مەبەستمەوە ئێستا لەوەیە خەڵکێک بڵێ من ناوساجی خوا چەند ساڵ قسانە چێت ناوساجی خواردەوە مشکلێکم بۆ دروست نەبووە یەکەم خاڵی یەکەم احتیمال ئەم نەفرەیە خی گەورە لەشێکی پێدا نعمەتێکی تەندروستی پێدابێ نابێت تعبینەکەیتە سەر خەڵک بێگومان خۆی مۆزوعی توێژینەوەی زانستی بۆ ئاهاتووە بابەتەکە بەو شێوازێ تۆ نەتخواردووە سوودی لین کێشەی بۆ دروست نەکردووی یەکێم خاڵی یەکەم خاڵی دووەم نەبێ بە شێوازی ژیانی تۆ جارێک ناوساجیەکە خۆی مەسەلەن دەجار ناوساجیە خۆی ساڵێ ناوساجیە خۆی لەوەیە کێشەیەکی وا بۆ دروست نەکا بە شێوازێک بەڵام لە مستەقبەلا لەوەیە کێشێکی بۆ دروستکە ئەگەر ئەمە بەرنامەی ژیانت بێ بەم شێوازەیش بیخۆی هەفتەی داهاتووە زیاتر باسەکەین بە سپاسێکی زۆر بەڕێز دکتۆر محەممەد ئیبراهیم جەباری پسپۆری کلینیکی خۆراک سپاس کە لێرە بووی ئەمڕۆ چەند شەمەیە شەمەی داهاتووش لە خزمەتاوی ئینشاءالله سپاس خەرمان بەرەکەت ماندوو نەبی بەڕێز هەواڵ حەمە خالیت زۆر سپاس کە لێرە ئامادە بووی سپاس بۆ شتەکانە ناددەینەوە عەزیزی مەشت لە کەس گل ناینەوە بەڵام بۆ تشاتەکەات دمە برادران ناوە وڵا سرکەکە دەینەوە کەریاخوا خواکەوە بەدڵتانە سپاس کە هاتی جان سەیری چوارکەم بەستەر چاوم زانی داوای سرکەکانی ژەکەن ئینشەڵڵا لە هەفتەی داهاتووە لەگەڵ دکتۆر ئەحمەد دیسان ئامادە بینەوە سێشەممە کاتژمێر حەوت چاوتان لەسەر شاشەی کورسات نیوز بێ باس لە ڕێبازی قادریەکەین لە کوردستان وەچین تەکیوت هەڵەبانی و سێشەممەی داهاتوش ئینشاءالله باس لە طریقەتی نەقشبەندیەکەین هەتا و کاتە ڕێز و حرمەتی ئامادەکار و پێشکەشکاری بەرنامە و تەواوی ستافی هونەری ئیداری دەستگای میدیایی کورسات قبول فەرمونون برادران لەشتان ساخ بێ و ماندوو نەبن لە شێم و لە ساخ بێ سپاس بۆ ئێوە دووبارە نوێژ و ڕۆژ و تاعاتان قبول خوای گەورە ئێمە ئێوەش پارێزێت و شەو شەوگارتان شاد بەخواتان ئەسپێرم و خواتان